ئەوان ئەگەر لە خەمی فەرمانبەران بە فەرم و موچە دزرا و پاشەکەوت کراوەکانیان بۆ بجێڕنەوە. بەشێک لە جوتیارانی شارۆچکەی چوارقوڕنا گربوونەتەوە لە بەردەم شارەوانی چوارقوڕنا دژ بە دابەشکردنی زەویەکانیان ئەوان دەنگۆی ئەویان بیستوە کە زەویەکانیان دابەش دەکرێت بۆیە ناڕازین لێرە گربوونەتەوە من دەچمە لای بەشێک لەو جوتیارانە بزانم کێشیان چییە داواکاریان چێ سڵاو لێبێ پێمان بڵێ داواکاری چییە بۆچی لێرە گربوونەتەوە. ئێمە وەک جوتیارەکانی چوارقوڕنا هەستن بە گربوونەوە داواکردنی مافەکانی خۆمان شارەوانی هەستاوە بە دابشکردنی ئیفرازکردنی زەویەکانمان بۆ سەکەنی بۆ نیشتە جێبوون بەسەر فەرمانبەراندا. ئێمە ناڕازین لەبەرەوەی زەوی تر سەخەری هەیە کە بدرێ بە فەرمانبەران ئەوان ئەگەر لە خەمی فەرمانبەران بە فەرم و موچە دزرا و پاشەکەوت کراوەکانیان بۆ بجێڕنەوە باش زەوی تر هەیە نەیدەم بە کۆمپانیەکان بە 200 دۆن و بە 100 دۆن و بە 50 بیدەن بە خەڵکی ئاسایی و بەرپرست با بیدەن بە فەرمانبەران. ئێمە تا سەر ئێستان لە دژی ئەو بڕیاری شارەوانی دەوەستینەوە تا بۆمان بکرێت تا دو دڵۆپی خوێنمان دیپا لە زەویەکانی خۆمان دەکەین. ئێستا من زەویەکەم هەیە 15 دڵمەی 4 ماڵە ئەو 4 ماڵە ژیانمان لەسەر ئەوەیە هەر یەکی خێزانێکن هەر خێزانێک 5-6 کەسە لەوەرە سابی بۆ کاوانش هەمووی هەروانە چەند دۆنم زەوی زۆرە تقریبان لەوانەیە بۆ 2000 دۆنم زەوی دەڕوە زۆرە لە بەستی چواپڕنەوە دەستپێرەکە تا دەگاتەوە پشت فەرقی کەوانە هەموو زەوی سەکەنی وەختی خۆی کە ئەو سەدەی دروستکە سەدەی دووکان هەستان بە دابشکردنی زەوی وەکو قەرەبوو وەکو ئیسکان پێیان دەڵێن ئیسکان زەویەکان دران بە و بەحراویەکان پێیان دەڵێن بەحراوی ئەوانەی کە لە زەویەکانیان و ماڵەکان و گوندەکانیان بەر سەدەکە کەون لەوێ قەرەبوو کرانەوە ئەو زەویانە دەڵێن گوایە بە بڕیارێکی حکومەتی ڕژێمی پێشووی بەعسی فاشی خراونەوە سەر شارەوانی ئەی بۆ زەوی زراعیەکان ئەو کاتی وەزارەتی کشت و کاڵدەنجی نەدەکرد کە عەقدەکانی لە ئێمە وەردەگرت پارێ عەقدی وەردەگرت عەقدی پێنوێ دەکردینەوە بۆ باسی ئەوەی نەبوو دیارەوەنە بەس لە داهات کۆکردنەوەنە ینی بەڕاستیەوە بڕیارێکی سکاڵاتان دەبێت لە سەریان سکاڵامان دەبێت و بەرگریشیان لێ دەکەین هەمومان وەکو برا پشتی یەک دەگرین تا دوا دڵۆب لە پشتی یەکین ئینشاءڵڵا ناهێڵین ئەو مەرامەیان بۆ بچێزەدانێت جوتیاری بکەن بە کۆیلا زەوی زراعی نەما ئێستا بەحر هاتووە تقریبا زەوی مەخمورەکانی وە هەموو خلاص کرد ئەوەی سەکەنیەکان ماون سەکەنیەک ئەوەی عەفومکە ئەوەی ئیسکانەکان مانەوەی جوتیاران ئەگەر بێت و شارەوانیش داوێ ئەو زەویانەکە یعنی چواقڕنە دەبێتە شوێنی شارێکی نیشتەجێیی نەک شارێکی کشت و کاڵی لە هەموو دنیای وڵاتە پێشکەوتوەکان ئێستا برەوە بە کشت و کاڵ دەدەن دانەوێت نەوتەکەی نەوت و غازەکەیان پاشەکەوتکن بۆنەوەی داهاتوو بەڵام ئەوانێمە بە ژێرخان و بە سەرخان و بە کشت و کاڵ و هەمووی دەڕوخێنن خەڵک بە دویان کەوت چەپڵیان بۆ لێدا ببین بە کۆیلێ ئەوان خەیاڵیان خاوە